الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خۆشەویستانم، ئێمە لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین کە دوو جار کورتکراوەی کتێبی ئیحیا علوم الدینە چەند دەرسێکمان گوزەرانووە و گەیشتوینتە باسی تەوحید و تەوەکل. لە باسی تەوحید و تەوەکولە باسی ئەعمالی متەوەکیلینمان کردووە و کەسانەی کە پشت بەخوا ئەبەستن، چونکە ثەمەرەی تەوحیدی ئینسان و خوابێگزانینی خوا لە مەسائلی تەوەکولی ئینسان و پشتبەستن بەخوایە دەرئەکەوێ و واضح ئەبێ. ئەفەرمێ هەموو ئەوەی کە ئینسانەکان کاروباری ژیانیان هەر هەموو لە مەسەلەی تەوەکولە ئەبێتە چوار بەشەوە. دوو بەشیمان دەرسی پێشوو باس کردووە کە بە فەن ناوی بردووە ئیمامی غەزالی، فەنی یەکەم فی جەلب المەنافع، کە ئینسان چۆن ئەو شتانەی سوودی هەیە بۆ خۆیان دەستەبەر بێنێ کە ناکاتە پێچەوانەی تەوەکل. دووهەمین دانە کە ئینسان بۆی هەیەشت کۆکاتەوە و هەڵگرێ و پێشی ناوترێ غێر متەوەکیل. هەروەکو لە فەرمایشتەکە عەرزم کردن پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەندێک جار خواردنی ساڵێکی بۆ خێزانەکانی هەڵ ئەگرت و لا ئەدا. واتە ئەگەر کەسێک شتێکی کۆ کردەوە، ئایا ئەکرێ ئەم کەسە پێ بڵێن تەوەکولی بەخوا قایم نییە بۆیە شت کۆ ئەکاتەوە؟ نەخێر، بەشێک لە تەوەکولی ئینسانە کە شتەکانیش کۆ بکاتەوە و پشتیشی بەخوای گەورە قایم بێ. سێهەمین جۆر لە جۆرەکانی تەوەکل ئەوەیە کە هەر هۆکارێک لە هۆکارەکان کە پاڵ ئەنێ بە زەررە و زەرر لێ دوورە خاتەوە، ئایا ئەگەر تۆ جێبەجێت کرد ئەو هۆکارانە تۆ ئەبیتە کەسێک کە تەوەکولە بەخوا نەبێ؟ ئیمام ئەفەرمێ نەخێر، ئەوەش هەر لە تەوەکولە، بەڵکو مەرجێک لە مەرجەکان لە تەوەکولەوە دانەنراوە کە ئینسان ئەبێ حواز لە هەرچی شتێک بێنێ، هەر هۆکارێ بێنێ کە دووری ئەخاتەوە لە خراپەکاری. بەڵکو چۆن ئینسان ئەمری پێکراوە ئەگەر شوێنێک دڕندەی لێبێ نەخەوێ لەو شوێنە و بڵێ پشتم بەخوا قایمە، بچێتە شوێنێکەوە کە شوێنەکە ئارام بێ، یان لە شوێنێکا کە شوێنی با بڵێن لافاو بێت، دۆڵێک بێ بچێت لە دۆڵەکە بخەوێ بڵێ پشتم بەخوا قایمە. ئەمری پێکراوە لە شەریعەتا کە لەو دۆڵان نەخەوێ، لەو زەویان نەخەوێ کە دڕندەی زۆرە، هەوامی زەوی زۆرە، یان لەژێر دارێکی با بڵێن دیوارێکی داڕماوە بخەوێت و بڵێ پشتم بەخوا قایمە، واجبە لەسەری کە لەو شوێنە نەخەوێ. ئەفەرمێ ئەمە بە هیچ شێوازێک لە تەوەکولی ئینسان کەم ناکاتەوە، بەڵکو ئەوە لە داخستنی دەرگایە و توندکردنی وشترەکەیە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەمری کرد بە هاوڵان و خوا جەل جەلالوه ئاەتی ناردە خوارەوە وەلیەأخوذوا ئەسلحەتەهم، با بە حەزەرەوە کاتێکە نوێژەکەن با سیلاحەکانیان بگرن بە دەستیانەوە، چەکەکانیان بە دەستیانەوە بێ، ئەو کاتێکەوە نوێژەکانیان جێبەجێ ئەکەن واتە حەذەرکەن. یان پیاوێک کاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وشترەکەم بەرەڵاکەم و پشت بەخوا بەستم. فەرمووی نەخێر، بچۆ وشترەکەت ببەستەرەوە، اینجا پشت بەخوا بەست. ئەفەرمێ هەموو ئەمانە ئینسان والی ئەکا کە ڕازی بێ بە قەدەری خوا، چونکە هەر یەکێک هات هەموو شتەکانی خۆی بەستەوە، تۆکمە کرد، توند کرد، دوای ئەمە هەر شتێک هاتە پێشەوە، لەوە ئەچێ لە زەویەکە بخەوێ کە دوورە لە دڕندەکان، بەڵام دڕندەیەک بۆی دێتە ئەوێ، لە شوێنێکە کە دوورە لە دیوارێکی ڕماوە، بەڵام بوومە لەرزەیەک لێدا ئەڕوخێ بەسەریە. هەر شتێک لەوانەی کەتر کە ڕوو ئەدەن، بەڵام ئەم خۆی حەزەری خۆی کردووە، ئیتر ئەوە ئەچێتە بابی ڕێزای خواوە، دیارە قەدەری خوای گەورە ئەوهایە و دڵ و دەرونی ئارام ئەبێتەوە ئەم کەسە. ئەفەرمێ بالضەبط ئەگەر تەشبیه نەبێ وەکو طەبیب و دکتۆرێک چۆنە ئەبەو شێوازە. ئینسان کە دکتۆرێک زۆر متمانەی پێ هەبێ و ئەمیش زۆر نەخۆش بێ،
دکتۆرەکە پێ بڵێ خواردن بخۆ، ئەم خواردن ئەخوا، پێ بڵێ ئەو شتە بخۆ ئەیخوا، بڵێ مەیخۆ نایخوا. بزەبێت ئەمیش بەم شێوازەیە کە پشتی بەخوا قایم کرد کارەکانی خۆی بە ڕێکوپێکی و تۆکمە ئەکات، ئیتر ناترسێلەوە. پێ بوتری ئەم ئیشە جێبەجێکە یان ئەم بەڵایە بێتە پێشەوە بۆی هیچ غەمی نییە، ئەزانە حکمەتێکی گەورەی خۆی گەورەی تێ. ئەم بەڵایە لەسەری لا ئەچێ ئەکەوێتە فەڕەحی، هەر ئەزانە حکمەتی خۆی گەورەی تێ، هەمووی بە حکەمی خوا تێ ئەگا و دڵ و دەرونی ئارامە بێ و ئەمە پێچەوانەی تەوەکول نییە لە ئینسانە. بۆی ئەفەرمێ چۆن ئینسان اعتقادی نەخۆشێکی اعتقادی بە دکتۆرێک هەیە کە دکتۆرەکە زۆر شارەزایە، بەخوا ئەبێ ئەفەرمێ ئینسانی ئیماندار ئاوا قەناعەت و هەزاران ئەوەنە قەناعەتی بە لوتفی خوا هەبێ. هەموو موسیبەتێک کە ڕووی تێ ئەکا، هەموو قەدەرێکی خوا کە یێتە ڕێی، لە هەر هەموویە خۆی تەسلیم بەخوا ئەکا جەل جەلالوه و قەناعەتی کولی بەوە هەیە کە ڕەب العالەمین چی مەسلحەتی ژیان و ئاخرەتی ئەوی تێ ئەوە ئەهێنێتە ڕێی. ئەمانە پێچەوانەی تەوەکول نین، بەڵکو ئینسانی ئیماندار هەر یەکێک لەم حاڵەتانە کە بۆ یێتە پێشەوە، حتا ئەگەر بەڵایەکی زۆر گەورە ڕووی تێکرد، تەسەور ئەکا ئەم بەڵا گەورە لە ژێریەوە شتێکی پەنهان هەیە و پشت بەخوای گەورە ئەبەستێ. ئەفەرمێ هەندێک لە پیاوباشانی گەورە ڕێگەیان لێ گیرە، هەرچی کەلوپەلیان بوو برا. ئەفەرمێ دواتر ئەهاتن کە باسییان ئەکرد، باسی کەلوپەلەکەیان نەئەکرد کە براوە، باسی ئەوەیان ئەکرد کە حاڵی موسڵمانان گەشتۆتە ئاستێکی وا دز بۆ شێوازە بە ئاشکرایی دزی بکە، واتە غەمەکەیان بۆ غەمی موسڵمانان بوو. وسلفی صالح فەرموویانە هەر کەسی ئەم صفەتەی نەبێ نوسحی تەواوی بۆ ئیمانداران نەبوو، کە بەڵایەک قەدەرێک لێتە قەومێ ئینسان ئەوەندەی بیر لە قەدەرەکە ئەکاتەوە، ئەوەندە بیر لە حاڵی موسڵمانان ئەکاتەوە کە بەرەو ئەو شێوازە ڕۆشتون. ئایا ئەگەر ئێمە ناڕەحەتیەک هاتە ڕێمان، زەررێک هاتە ڕێمان، مشکلەیەک هاتە ڕێمان، هەوڵ دەین بۆ لادانی ئەو زەررە، ئەکاتەوەی پێچەوانی تەوەکولی خوامان کردبێ؟ ئەفەرمێن نەخێر. جۆرێکتر لە جۆرەکان ئەوەیە کە ئینسان نەخۆش ئەکەوێت و هەوڵ ئەدا بۆ چارەسەر، یان بەڵای یەتە سەری و ئەوێ لای ببە ئەم بەڵایە، ئەفەرمێ ئەمەش بە هیچ شێوازێک پێچەوانی تەوەکول نییە، جۆرێکە لە جۆرەکانی تەوەکول. بەڵکو جا بزانە ئەفەرمێ ئەو شتانەی ئەو هۆکارانەی کە زەرەکان لەسەر تۆ لا ئەبەن ئەبنە سێ بەش، بەشێکیان بەشێکی حتمیە، چۆن ئینسان تونی بێ زۆر تونیەتی سەبەبێک لە سەبەکان ئەو خواردنەوەی ئەو ئەخواتەوە، یان برسێتی نانەخوات تێر ئەبێ. بە هەمان شێواز لە مەسەلەی تەوەکولە ئەم جۆرە واجبە لەسەری کە جێبەجێکە، ناکاتەوەی پێچەوانی تەوەکولی کردێ، بەڵکو بەشێکی زۆر بەهێزە لە تەوەکول ئەگەر بێت و ئەم قسمە جێبەجێ بکە، ئەم بەشە جێبەجێکەواتە ئەو شتێکەوە حتمیە لە لابردنی بەڵاکە بەسەریەوە ئەبێ جێبەجێکە. دووهەمینیان ئەفەرمێ حتمی نییە، مەزنونە، احتیمالە چارەسەر بێ بەهۆی ئەوەوە. بۆ نمونە فەست و حیجامە، با بڵێن خوێنگرتن لە ئینسان کە حیجامە ئەکا، فەست لە ئینسانە بریتێ لەوەی کە ئینسان کە تووشی با بڵێن سگوەستانێکی بەهێز ئەبێ، بەهۆی فەستەوە کەیچێکە لە ئەدەواتە کۆنەکان لە پاشی ئینسانەوە هەندێک مەوادیان کردوتە ناوەوەی ئینسان تاوەکوای لێ هاتووە تووشی ئیسهالیکە. ئەفەرمێ هەر جۆرێک لەم جۆرانە ئەمە جێگەی ئەوەیە احتیمالە کەسەکە پێی باش بێ، احتیمالە حیجامە بەکاربێنێ وەکو عیلاج و پێی چاک بێ، بەڵام 100% نەخێر 100% نییە، چونکە هەموو عیلاجەکان عیلاجی مەظنونین. ئێمە یاسایەکمان هەیە، هەرچی یاسای تەجریبی هەیە لە زانستی منطقە، هیچ یاسایەک لەو یاسانەیە 100% نین. ئێمە هەر شتێک 100% بە پێوترە عیلم لە زانستی منطقە، یعنی تر ئەمە هیچ مەجالێکیان نامێتەوە، پێوترە یەقینیات. هەر شتێ لە 151 هەتا 99 بێ پێوترە ظن، علمی ظنیاتی پێوترێ. هەموو علمی طبی ئەمڕۆ کاتە ظنیات، ناکاتە مسلماتی علمی یەقینی. بۆیە کە تۆ جاری وهەیە نەخۆش ئەکەوی، عیلاجێک لەو عیلاجانە بەکارێنی هیچ چارەسەریشت ناکە، بەڵام جێی گومانە کە چارەسەرت کە، مەظنونە بەوەی کە چارەسەرت کە. ئایا ئێمە ئەم جۆرەی کە جێگەی مەظنونە، هەر یەکێک لە ئێمە ئەگەر تەداوی خۆی بکە، یان هەندێک لەو عیلاجانە بەکاربێنە پێچەوانەی تەوەکولە، ئەفەرمێ نەخێر ئەمە لا يناقض التوكل، ئەمە پێچەوانەی تەوەکول نییە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم خۆی تەداوی خۆی ئەکرد و ئەمریشی ئەکرد، فەرمانی ئەکرد بۆی کە ئەصحاب تەداوی بکەن.
و زۆرێک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم پیاوە گەورەکان تەداویان کردووە و هەندێک ڕیوایەت کە هاتووە باسی ئەوە کراوە کە ئینسان تەداوی نەکە ئەفەرمێ ئەو ڕیوایەتانە جێگەی نەزەرن وەکو ڕیوایەتێک لە ئیمامی ئەوبەکر و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە لە سەرمەرگا پێیان وتیان ئایا ئەلا نەدعو لەکە طبیبێ بۆ تۆ باز نەکەین بانگ نەکەین کە چارەسەرت کا فەرمووی ڕەئانی الطبیب من دکتۆری خۆم بینیومی وتیان چی پێوتی قال إني فعال لما أريد الله خوای گەورە طبیبی منە پێوتم من ئەوەی کە بمەوێ جێبەجێ ئەەکەم ئیتر طبیبی ترم ناوێ ئایا ئەم ڕیوایەتە پێچەوانەی ئەمانە نییە کە ئینسان تەداوی بکە ئەفەرمێ نەخێر ئیمامی غەزالی ئەفەرمێ بەڵکو ئەوەی کە ئێمە ڕەئیمان لەسەرەتی کە تەداوی باشترە بۆ ئینسان تەداوی کە و حاڵی ئیمامی ئەوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەرەتا تەداوی کرد دوای زانی تەداوی چارەسەری ناکە علاماتی مەرگی بەخۆیەوە ئەبینی بۆیە وازی لە تەداوی هێنا اینجا کەسیش ناگاتە ئەو ڕوتبەی ئیمامی ئەوبەکر کە لە یەقینێکی ئاوا و چاوی دڵی کرابێتەوە کە بزانێت کۆتای حیایەتیەتی بۆی تەداوی نەکە کەوابوو تەداویکردن بەشێکە لە تەوەکول چۆن خواردنێک کاتێک کە ئەخۆیت ئەزانی تێر ئەبی پێی ئەمیش با جێگەی گومانیش بێ 100% نەبێ یەقینیات نەبێ تۆ کاتێکەوە ئەم عیلاجە بەکارهێنی پێچەوانەی تەوەکول نییە بەڵکو بەشێکە لە تەوەکول لەگەڵ تەوەکولە اینجا ئەفەرمێن بزانە هەموو ئەو دەوایانە کۆمەڵی ئەسبابن خوا مسەخەری کردن بۆ ئینسان بۆی شیفای ئینسان بدەن کەواتە ئینسان کە عیلاجێک بەکارهێنێ پشتی بە عیلاجەکە نەبەستووە پشتی بە شیفای خوا بەستووە ئەمە وەکو دەوایەک بەکارهێنێ لەعل خوای گەورە دەروی خێری لێ ئەکاتەوە بەهۆی ئەوە شیفای ئەدا جۆری سێهەم لە عیلاجێکی مەوهومە زۆر کات پرسیارەکرێ جاری وا هەیە ئەڵێن ماوەسا وەڵاهی ئەو توانە بیرە بۆ فڵانەشت باشە یان ماوەسا ئەو جۆرە مەسەلەن جگەرە بۆ خەفەت باشە مەسەلەن زۆرێک لەم بابەتانە کەمانە پێوە تێ مەوهومیات ئەو شتانەی کە جێگەی وەهمن طبعاً وەهم لە زمانی عەرەبیە لە 1 بۆ 49 واتە لە 50 کەمتر پێوترێ وەهم ئینسان ئەگەر بە دوای وەهمی ضعیفە بڕوا سەر لە شێتیەوە دەرەکە بە دوای وەهمی ضعیفە بڕوا سەر لە شێتیەوە دەرەکە وەهمی ضعیف چۆنە ئێستا ئێمە ئەزانین ئەمە جۆرێک بە کارەبا ئیشەکە ئەزانین بەڵام ئەزانین زۆر تۆکمە تەرتیب کراوە و احتیمالیشە وایەرێک لای دابێ لە شوێنی خۆی من بەو احتیمالی کە وایەرێک لای داوە نەوێرم دەست بدەم لەمە ئەوە کاتە جۆرێک لە شێتی سەر لە شێتیەوە دەرەکە ئینسانی موسڵمان گوێ بە ئەوهام نادا ماوەسا سەعیدی نورسی جارێکیان لەگەڵ پیاوێک ویسیان بپەڕنەوە بۆ ئایا سۆفیا لەوێ نوێژ بکەن بە جەماعەت نوێژی عەسر ئەڵێ کابرا زاناکە وتی من ناتوانم بپەڕمەوە وتی بۆچی وتی وەڵاهی ئەم بەلەمانە کە سەر ئەکەوی من لێ ئەترسم ماوەسا سەعیدی نورسی بە تەقسیماتێکی زۆر سیر وەڵامی دایەوە فەرمووی ڕۆژانە چەند بەلەم لێرەوە تێ ئەپەڕێ وتی زۆر لەوە چێ 100 بەلەم تێپەڕێ هەر بەلەمەی چەند کەسەگرێ لایانی کەم 10 کەسەگرێت ئەم 10 کەسە چەندێکیان بەلەمەکانیان ئەشکێت و ئەکەونە ناو ئاو ئەخنکێن تی وەڵا ڕۆژانە بەلەم ناشکێ تی ئەی چەندێک ساڵی جاری وهەیە بەلەمێک ئەشکێ یا 2 بەلەم غەرقە بن فەرمووی یعنی ڕۆژانە 1000 کەس لێرەوە تێپەڕ 300 ئەوەنە 1000 کەس لە ساڵێکا تێئەپەڕن کاتێکیش کە بەلەمەکە ئەشکێ چەند کەس ئەمرێ احتیمال لە دانەیە بمرێ یعنی لە 300,000 و ئەوەندە ژمارە یەک احتیمالی بچووک لە احتیمالێکی بچووک واز لەو کارە گەورەی تر ینی ئەو احتیمالاتر هەموو واز دێنێ ئەمە جۆرێکە لە جنون لە شێتی بۆیە ئەو کەسانی تووشی نەخۆشی ئەو هامە بن یعنی جۆرێک لە ترس تووشە بن هەموو هۆکارەکەی وێ شوێن وەهم ئەکەون وەهمی ئەو هایە وەهمێکی بۆ دروسە بێ پێی وایە کە مەسەلەن جن احتیمال لە دەستی لێ بۆشێنێ احتیمال خراپە بێتە ڕێ یەک دنیا احتیمالاتی خراپ بۆ خۆی دائەنێ کاتێک ئەزانێ لە زۆر شتی ئەوهامی ئەترسێ و ئەچێتە ناو داڵغە و وەهم و خەیاڵاتەوە بۆیە ئەم جۆرە پێچەوانەی تەوەکولی ئینسانە بەخوای گەورە ئەبێ ئینسانی موسڵمان زۆر پشتی بەخوا قایم بێ ئەو شتانەی کە مەوهومن گوێن نەداتێ ئەفەرمێ ئەوانەی کە مەوهومن هاوێنەی ئەو شتانەی کە حەرامە کە ئینسان دەرەکەن لە تەوەکول وەکو سووتاندنی ئینسان کە ئینسان دەرەکەن لە تەوەکول ئەگەرچی قسەیەکی نەقڵ کردووە لە هەندێک لە ئەئیمەوە ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ طبعاً 2 جۆر فەرمایشتمان هەیە لە مەسەلەی سووتاندنی برینە
مەسەلەی سوتاندنی برین دوو جۆر فەرمایشتمان هەیە فەرمایشتێک کە ڕێگە ئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بە کەویکردن بە سوتاندن کۆمەڵە فەرمایشتیش کە نەهی ئەکات تەوفیق لە بینی ئەو دوو فەرمایشتانە چییە؟ ئەفەرمێ ئیمامی غەزالی قسەی هەندێک لە عولەمای نەقڵ کردووە ئەفەرمێ مشریکان لەگەڵ ئیماندارانە فەرقیان چی بوو؟ مشریکان هەندێک شوێنی خۆیان ئەسووتان پێش ئەوەی نەخۆشکەون پێش ئەوەی نەخۆشکەون خۆش هەندێک شوێنی خۆیان ئەسووتان بۆی نەخۆش نەکەون ئەفەرمێ من نەهی لە کراوە لە شەرع بەڵام ئەگەر شوێنە برین بوو ئەم برینە نەئەوەستایەوە وەکو هەندێک حاڵاتی با بڵێن نەزیفی داخلی ئینسان کە دروست ئەبێ یان نەزیفی لوتی ئینسان کە دروست ئەبێ بەهۆی کەوی سووتانەوە ئەوەستێتەوە خوێنەکە ئایا ئەمەی کە لە دوای نەخۆشیەکەوە دروست ئەبێ لە مەسەلەی کەوی ئایا ئەمە منهیە لە شەرع ئەفەرمێ و فەرمایشتانی کە باسی ئەویان کردووە ڕێگەیان داوە باسی ئەو لایەنەیان کردووە کە لە دوای نەخۆشیەکە ئەو باسی متەوەکیلینەکە فەرمایشتێکە فەرمێوانەی زۆر تەوەکولیان بەخوا قایمە دوو شت ناکەن کەوی ناکەن یەک دوو طەلەبی ڕوقیەی شەرعی ناکەن بەینەما هەردوو مەسئلەکە فەرمایشتی تری لەسەرەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ ئەعرضوا عەلەیە ڕوقاکم ئادەی نوشتەکانی خۆتان دوعاکانی خۆتانتان پیشان بدەن بزانم چ دوعایەک ئەکەن و ئەفەرمێ لەمەی تریانە لە مەسەلەی کەویەکەشە لە هەندێک شوێنە ئەمرەکات بەکردن ڕێگە ئەدا لە هەندێک شوێنە نەهی ئەکات ئەفەرمێ هەردووکیان مشرکین ئەهاتن ئەچوون ڕوقییان ئەکرد دوعایان ئەکرد پێشەوەی هیچ شتێ بقەومێ ئەفەرمێ بەڵام بەڵایە کاتە سەر ئینسان ئایا ئەکرێ ڕوقی شەرعی بکە وەکو خوای گەورە لە قورئانە باسی کردووە کە ئینسان گەیشتە سەرەمەرگ هاواریان لێ هەڵەسێ وەقیلە من ڕاق کەس نییە ڕوقیەکی شەرعی بکە بۆ ئەم کەسە مەسەلەی ڕوقی شەرعی لەگەڵ سووتانە ئەم دوانە هەردووکیان پێکەوە فەرمایشت هاتووە لەسەر ئەوەی کە کەسەکە نایکات فەرمایشت هاتووە لەسەر ئەوەی کە ئەیکات هەردووکیان بۆ شێوازەیە ئەگەر بەڵایەک هاتە سەرت بەرچاوکەوتی بنمونە مەسەلەن ئێشێکت هەبوو ئازارێکت هەبوو وەکو پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم خۆی ئرشادی کردن شوێنێکمان ئازاری هەبوو سێ جار بسم الله بەسەری ئەخوێنین حەوت جار ئەعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر ئەخوێنین ئەو ئێشە لەسەر ئەو شوێنە لا ئەچێ ئەصحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ سوورەتی فاتحەیان ئەخوێن بەسەر ئەو شوێنەیە و پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هەندێک جار تفی مبارەکی خۆی ئەخستە ناو گڵەوە ئەیخستە سەر برین ئەفەرموو بسم الله تربة أرضنا بريقة بعضنا يشوى سقيمنا بإذن ربنا هەموو ڕیواتانە کە وارد بوون لە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم دلیل لەسەرەوەی کە ڕوقی شەرعی تەواجودی هەیە بەڵام لەگەڵ ئەو ڕیواتانەی ترا کە باسی ئەوەکە کە ڕوقی شەرعی ناکەن چۆن لێکیان بدەینەوە ئەڵێن هەر ڕوقیەک پێش ئەوەی بەڵایە بێتە سەرت بڵێ وەڵام مەسەلەن با ڕوقیەکی شەرعی بکەم بۆی بۆ نمونە لە ئێش پارێزراو بم ڕوقیەکی شەرعی کەم بۆ ئەوە ئەفەرمێ ئەمانە منهین چۆن سووتانەکە منهیە ئەویش منهیە و ئەگەر هاتوو شتەکە ڕوویدا فعلا ئێشێ لە تۆیە دروست بوو سنەت وهایە ئینسان ڕوقی شەرعی بەسەریا بخوێنێ حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەولادی جعفەری کوڕی ئەبی طالیبی بینی ئەولادەکان مناڵەکانی بینی زۆر زەعیف و لاواز بوون ئەمری کرد فەرمووی ڕوقی شەرعیان بۆ بکەن بۆی ئەو لاوازیان نەمێنێ ئەسەری چاویان بەسەرەوە نەمێنێ مەسئلەیەک هەیە لە مەسئلەی ڕوقی شەرعیە نووسینی ڕوقی شەرعی ئایا دروستە ڕوقی شەرعی بنووسرێ یان دروست نییە طبعا ئەعرضوا عەلەیە ڕوقاکم کە فەرمووی پیشانم بدەن ڕوقیەکانتان عولەما هەندێک ئەمە ئەکەنە دلیل لەسەرەوەی کە ڕوقی شەرعی نووسراو هەبووە بۆیە فەرمووی پیشانم بدەن ئەگەر نووسراو نەبووە نەئەفەرمووی پیشانم بدەن و بە درێژایی کاتێک کە سەیری مێژووی ئیسلامی ئەەکەی بەتایبەتی ئەگەر ئینسان کتابی الرقية بخوانته زاد المعادي ابن القيم رضا ورحمة خواه لبه بابتاني كي زوري هنا وكا لعيسى عليه السلام نسيني رقية شرعي تواجدي هبوبوه حتى ابن تيمية رضا ورحمة خواه لبه خوي كاتي كان كسي خواني لوتي بر أبونا أوستايوا آياتي وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجودي لسرني وشواني أنوسي أوستايوا لهندي الروايات هاتوا لسر جامعي نظيف قابيكا آياتيان أنوسي آيان تي أكر وتاتي وأفرتيك حاملة بوكو ابن القيم باسي أكا أفرتيك أكوت حمله ودواتر من علىكين أبو
أفرميهم آياتين أنوسي إذا السماء انشقت وأذن لربها وحقت وإذا الأرض مدت وألقت ما فيها وتخلت لسر قابيشي نصيب أنوسي آيان تي أكردو أم نخو شباب لنا ما أفرت حاملة إخوار دوام خوي قورا رحمة بزي خوي بسر أباران دون نجاتي أبو لمسلي نارحتي حملكي علماء هاتون بو أم مسألة بو أوي رقي شرعي ونا شرعي ليك جياب كريتو سي مرجيان داناو بوي رقي شرعي ونا شرعي ليك بكريتو سي مرجيان داناو مرجي كم أو كلماتاني كأنوسرين لقرآن وسنة يابت واتا كسيك لخوي ودعاي خوي ننوسي بون منا اللهم مثلا اشفيه شفاء مثلا خوي بنوسي بكلماتي خوي نا وشانك لقرآن كومالي آياتي قرآن يا كومالي فرمايشتي بيغمري خواه صلى الله عليه وسلم بنوسي أو يك دو بخطيك واضحي جوان نسرابي وها نبك إنسان بينخرين ريتوا شكو زور كاد أو الدجالانيك ين بناوي دعاء لوجه هندي آياتيش بنوسي لبيني آيات كان ناوي جنوكو وأنا بنوسي أو شياطين أنا ين بخطيك ناشرين أي نسن أفرمون علماء بخطيك جواني مستقيم بنسرة أجر خطي مصحف بنسرة باشترة وتبى خطي قرآن إساتشون نسرة أو باشترة بنسرة سهم أو كسيك أم دعايها لقري اعتقادي ونبي أم ورقية شاكيك أما وسيليك شون لحبكا وتمن حبكا شفاء نية دوايك وسيليك سببك بكاريني شفاء لرب العالمين أفرمي أمش بهمان شواز بيوانا بأم ورقية شاكي أكاتو اعتقادي وابي حرام هلقرتني ورقيك بآياتي قرآن شيتيان نسرابي بلكو اعتقادي وابي أما هو كاريك فرمانك إلهية وننزل من القرآن ما هو شفاء ورحمة بو بركته وهلقري بويك خواي قور شفايك خصوتنا أم كلماتاني خوي أبيتا هوكاري شفاء بو أم كسا نك بيوابي مجردي ورقيك يترهموش تيقلك والأم أكاتو قناعتي يقيني بخوا جل جلاله بي بشتي بو قايم به أفرمي كوتاش لخزمتنا باسيكم أفرمي الشكواي نخوش أجر كسي نخوش به هاواركا مثلا لا يخلق باسيكا بلا نخوشم بو شوازة حالكم أو هاي أي أمل التوكل أشياء دروا أفرمي أمل التوكل أجر بيتو الشكواب كان لا يخلقه ووابشان باك مثلا زليل وبدز نخوشي ما أنا أفرمي التوكل إيكات دروا بويا زورك لنخوشكان بهيش وازك وسلفي صالح أنين وهاواري نخوشيان بيا ناخوش بو يعني أمد الله تكال سروي أم كس شكواك شكاتي خواك جل جلاله أفرمي حتى فضيل كر عياضي فرمو حزأكم نخوشكم خلق سردان منك نخوشكوتم كز نزانه بو أي شكايتي حالي خوم نكم إمامي أحمد الرضا رحمة خوي لبي بيانوت حالة شون لسر مرقب ونخوش بو فرموي زور باشم فرموي أن أخذ ديونه زوزو خراب وزور قرماد بو فرموي بزور دا رام مكشن من بتشاكم بزور رام مكشن بو كلمة كبيم ناخوش بيلم بلام أجر كسك هات شو لاي دكتورك وطبيبك زيرك وشاك باسي نخوشك خوي بو كرت كحالي من بم شوازية أبو شوازية آية أما أشت قلبي أو أفرمي خير بلكو واجبة لسريك بجواني كلماتك بلي ونخوشك خوي بيانك أبو دكتوركي پیغمبر جان صلى الله عليه وآله وسلم هند جار بياني أمي أكل فرمايشتك أفرمي من بأندازي دو بياو لأيوة آزار أتشجم بأندازي دو كس لأيوة آزار أتشجم واتا هند جار إنسان دروسته بياني نخوشكي خوي ذكري نخوشكي خوي بتاوتي لا أهلي خوي بكات لعل بو دعاء خيري وكان يا لعل طبيبك دكتورك أبيت السبب شفاء بو أم كوتاي بابي توكل إهنة أتينا سر بابي نوي لدرساني دهاتوا خوشويستي وشوق ولاي خوا جل جلاله دواما لذاتي باكي پروردگار أم كلماتاني كوتومان لمن قبولك خوالد أبارينا ولد ألالينا داوال لي أكين بناوي جوانه بصفتي برزي باسم عظمت لسرجم جناه كان من مبورة يا أكرم الأكرمين خويا جناه بأشكر أكردو ما نعفو منك جناه بپنهان كردو ما نعفو منك درجة كان خير بسر ما نبكره يا رب العالمين خويا جان داوال لي أكين بناوي جوانه بصفتي برزي باسم عظمت رحمته بزي خود بسر ما نببارنا خويا داوال لي أكين كرمي خود بزي خود بسر ما نببارنا خواه لجناهي دايكو باك من مبورة خواه لجناهي مردوكان من مبورة
یا ربی خۆی لە گوناهی مامۆستا بەختیاری پێیان ببورە یا ربی خۆی داوات لێ ئەەکەین هەموو ئەو کەسانەی لە مزگەوتان نوێژێکیان کردو لە گوناهەکانیان ببورە هەموو ئەوانەی لە مزگەوتا خزمەتێکیان کردو لە گوناهەکانیان ببورە یا ربی خۆی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت بەرەکاتی ئاسمان و زەوی خۆت بەسەر مردوەکانمانە بکەرەوە یا رب العالمین لێیان خۆش بە خوایە هەمویان فەقیر و هەژار تۆ زۆر دەوڵەمەند یا ئیلاهی داوات لێکن بە گەورەی خۆت لێیان خۆش بە یا رب العالمین ئەو باوکو دایکانەی بێکەسن کەس نییە دوعایان بۆ بکە ئێمە لەم منبەرەوە دوعایان بۆ ئەکەین ئەو مردوانەی بێکەسن کەس نییە دوعایان بۆ بکە خوایە ئێمە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە خوایە لە گوناهی هەمویان ببورە خوایە هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە یا ربی خوایە ئەومان قەرزە قەرزی سەرشانی سووکە خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا رب العالمین یا ربی خوایە نەخۆشی و بەڵاو مصیبەت لەسەر موسڵمانان لا ببە یا ربی خوایە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە یا ربی خوایە ڕزقی حەڵال لە بازاڕەکانمانە زیاد کە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەر شار و وڵات و نیشتیمان و ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم ببارێنە ئەو دۆستانەیە بنە سەبەبی بڵاوکردنەوەی ئەم وتارانە یا ربی خوایە لە گوناهی هەمویان ببورە سەرفرازی ئەم دنیا و دنیایان کە ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين